دووبارە سڵاوتان لێبێ تەوەری دووەمی ئەمڕۆ ماڵە سەبارەت بە پرسی کووردە لە بەغدای پایتەخت. نووسەر و سیاسەتمەداری دیاری عێراقی حەسەن عەلەوی نووسیوێتی لە دوای ڕووخانی سەدام حوسێن لە 2003 دوو کارکتەری سیاسی گەورە لەسەر ساحەی سیاسی لە عێراقدا دەرکەوتن کە ئەوەش کورد و شیعە بوو. بەڵام بە تێپەڕانی زەمان شیعەتوانی کارکتەرەکەی خۆی بەهێز بکات و حضوری فعلی و حضوری معنەوی و سیاسی خۆی بچەسپێنەیە لەسەر شەقامی سیاسی و لەسەر بڕیاردان لە عێراقدا. بەڵام کورد پاشەکشەی کرد. هۆکاری پاشەکشەی کورد چییە لە بەغدای پایتەخت؟ هۆکارەکە خۆمانین یاخود ئەقڵێتێکی سیاسیە کە لە بەغداوە ئامادە نییە گوێ لە داوا و داخوازیەکانی کورد بگرێ. سەرۆشی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق لە کورتەنووسینێکیدا دەڵێت پێشتر دەوترا خەتای مالیشیە، دواتر وترا با وەزیرەکان بێن، ئێستا دەڵێن پارە نییە، بەڵام بەیتی قەسید و سەبەبی ئەوەل نەوتەکەیە. هەمان شێوەش ئەندام پەرلەمانێکی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی سەوز ئەویش لە نووسینێکیدا ئاماژەی بەوە داوە کە ئەوش دکتۆر بەختیار شاوەی سەو لەگەڵماندا ئامادەیە، دەڵێت ئەو ئومێدەی کە هەمان بوو گوایە بە هاتنی جەژنی پیرۆزی قوربان یان بە دەست بەکاربوونی وەزیرە کوردەکان موچەیەک یان دوان ڕەوانەی هەرێم دەکرێت، ئەو ئومێدەشمان بەر لە سەوزبوونی وشک بووە. چی ئەم ئومێدەی وشک کردووە؟ ئایا خەتاکە خەتای خۆمانە؟ ئەو سێمانەی سەرکردایەتی سیاسی کورد بۆ عەبادی داناوە، تەنها سەرکردایەتی سیاسی کورد لە لای خۆیەوە دایناوە، گەرنا عەبادی هیچ ڕێکەوتن نامەیەکی لەگەڵ کووردا ئیمزا نەکردووە. بۆ قسەکردن لەسەر پرسی کورد لە بەغدای پایتەخت ڕۆڵمان ئێستا سیاسەتی عێراقی دەکرێت بێ کورد ببرێ بەڕێوە میوانداری لە هەولێرەوە. ئەردەڵان نورەدین ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی زەرد و هەروەها لە سلێمانی دکتۆر بەختیار شاوەیز ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی سەوز سوپاسدانەکەی سەرتا دەچینە لای کاگەردەڵان. کاگەردەڵان سڵاو لێبێ و بە پرسیارێکی کورد و کورد دانا بپرسین، کورد لەکوێی نەخشەی سیاسی و هاوکێشەی سیاسیدایە لە بەغدای پایتەخت؟ بەڵێ سەبارەت بە پێکهاتەکانی عێراق ئێمە هەمومان دەزانین هەر لەو کاتێکەوە عێراق ڕزگاری بوو لە دەستی سەدام دیکتاتۆرەکەی پێشوو. عێراق سێ پێکهاتە ئاعترافی پێ بکرا بەپێی مادە دەستوریەکان کە ئەویش پێکهاتەی سوننێ و پێکهاتەی شیعە و پێکهاتەی کووردە و بڕیاری ئەوە دراکەوە عێراق سیستەمی سیاسی بگۆڕێت لە سیستەمێکی جمهوری تاکی لە بۆ سیستەمێکی فیدرالی. بۆیە ئەو گۆڕانکاریانە کە کرا دیار بوو کەەوە یەکێک لە لایەنەکان زیاتر سەنگی دەبێت لە بەرامبەر لایەنەکانی تر. بۆیە تاوەکو ئێستا ئێمە بینیمان کە لایەنی شیعەکە پاش ئەوەیکەوە پاڵپشتی ئیرانی لە پشت بوو توانی کەەوە دەسەڵاتی عێراق تا ڕادەیەکی زۆر بەدەستی خۆیەوە بهێلێتەوە و تاوەکو ئەمڕۆ بەردەوامە و کێشەی عێراق هەر لە سەرەتاوە لە سەرەتای دروستکردنی وڵاتی عێراقەوە بڕیاردان لە دەستی یەکێک لە پێکهاتەکان بووە. باوەڕ بەوە نییە لە عێراقدا کەوا هەموو پێکهاتەکان بەشدار بن لە دروستکردنی بڕیار لە بڕیاردان. جا بۆیە تاوەکو ئێستا تاکی عێراقی و شعبی عێراقی و سیاسەتمەدارەکانی عێراق لەوەدا یەکلایی نەبوونەتەوە کەوا حکم لە عێراق حکمێکی دیموقراتی ئەنجام بدەن، هەموو لایەنەکان بەشدار بن لە بڕیاردان، بەڵکو تەنها لە هەموو ساتەکانی ژیانی سیاسی عێراقیدا دەبینین کەوا یەک لایەن خاوەن بڕیار بووە، یەک لایەن بڕیاری داوە، یەک لایەن سەپاندویەتی بەسەر لایەنەکانی تر. بەڵام لە وتارەکاندا بە جیاواز لە وتارەکاندا بە بەردەوامی باس لەوە کراوەکەوە عێراق عێراقێکی دیموقراتیە، حکم لە عێراق حکمێکی دیموقراتیە و هەموو بەشدارن. بەڵام لەلایەنی فعلیەوە دەبینین لەلایەنی پراکتیکیەوە بە هیچ شێوەیەک لایەنەکان هەمویان بەشدار نەبووینە لە دەرچوونی بڕیار لە عێراق هەر لە سەرەتای دروستبوونی کاگەردەڵان. بەڵام پێشووتر باش کاگەردەڵان ئێستا ئینە سەرەوە مێژووە باسی دەستوریشەکەین کە کورد زۆر پابەندە پێوی. بەڵام پێشووتر لە 2023ەوە کورد یاریکەرێکی سەرەکی بوو لەسەر ساحەی سیاسی عێراق. پرسیارەکە ئەوەیە کورد پۆستی گەورە و گرنگی هەبووە، بۆ ئێستا مەرجی هەبووە لە حکومەت و لە تەشکیلەی بوونی حکومەتە. بەشێکی ڕای سیاسیان لایەن وایە لەسەر داوای کورد بوو جەعفەری ڕۆی مالیکی هات. پرسیارەکە ئەوەیە
کورد بۆ ئەم پێگەی خۆی دۆڕان ئایا خەتاکە بەس خەتای بەغدایە یاخو خەتای هەولێریشە؟ بەڵێ من تەوەقع ناکەم کەوا کورد ڕۆلی هەبوو بێت لە دۆڕاندنی پێگەکەی خۆی نەخێر من لەگەڵەوە بۆ چوونەدا نیم بەڵام بێگومان هەروەکو گوتم لایەنێک کە زۆرینەیە لە عێراق ئەو لایەنە بە بەردەوامی هەوڵی ئەوە دەدات هەمان سیاسەتی پێشوو پەیڕەو بکات هەمان دەسەڵاتەکانی پێشوو بەدەست بهێنێتەوە و ئەو زوڵمەی لە ئەو کرا لەلایەن پێکاتەکانی تر ئەو زوڵمەیە بە هەمان شێوە لە پێکاتەکانی تر بکاتەوە جا بۆیە من تەسەوڕیەوە ناکەم کەوا ئێمە ڕۆلەکە لە لای ئێمە ببیت ئێمە سەنگی خۆمان هینابێتە خوار نەخێر پاشەوەی کە ساڵی 2023 ڕژێمی پێشوو ڕووخا ڕاستە ئەو کاتە ڕۆلی کورد زۆر ڕۆلێکی باڵا بوو بەڵام هۆکارەکە ڕۆلی کورد نەبوو هۆکارەکە ئەوە بوو کەوا لایەنەکانی تر پێکاتەکانی تری عێراق هیچ لایەنێکی سیاسیان دێنە سەرم خاڵە گرنگانە و زانیاریان لەسەر لایەنی سیاسی دێنە سەرم خاڵە گرنگانە دکتۆر بەختیار شاوەی زەندامی پەرلەمانی عێراق پرسیارەکە ئەوەیە لە دوای 2023 تا ئێستا باڵانسی پێگەی کورد لە بەغدا ڕۆژ بە ڕۆژوو لە کەمی دەکا هۆکارەکەی هەرتەنها بەغدا و ئەقڵیەتی سیاسی بەغدایە یاخود هۆکارەکەشی هەولێر و ئەو مامەڵەکردنەیە کە لەگەڵ بەغای کردومانە؟ بڵێ سپاسانەکەم لە ڕاستیدا ئەوە دەزانن کە ئێمە کاتێکە ڕژێمی پێشوو ڕووخا وەکو لایەنی کوردستانی بەهێزترین کارکتەری ناو پێکاتەکانی عێراق بووین ئێمە کە چوینەوە بۆ بەغا دام و دەستگای تەنفیزی وەسڵتەی تەنفیزی خۆمانمان هەبوو پەرلەمانمان هەبوو لە ڕووی بەرگریەوە هێزی پێشمەرگەی خۆمانمان هەبوو و لە ڕووی دیبلۆماسیەوە لە کۆنتاتێکی باش هەبووین لەگەڵ دەوڵەتانی ناوچەکەدا لە بەرامبەردا شیعەکان و سونەکان لە مەعارەزەیەوە هاتبوون خاوەنی کەمترین خیبرەی بەڕێوەبردنیش بوون یعنی سیر دەکەی ئێمە گەر ئەمە بخۆینەوە ئێمە بەم ئیرادەی خۆمان چوین بۆ بەغا یعنی نیمچە قوارەیەکی سربەخۆ بووین لە کوردستانە چوینەوە بۆ بەغا بەڵام دەبینین لە دوای ئەو چرکەساتەوە قۆناغ لە دوای قۆناغ و کابینە لە دوای کابینە پێگەی کورد لە ڕووی چەندایەتی و لە ڕووی چۆنایەتیەوە دابەزێ لە ڕووی چۆنایەتی مەبەسم لەوەیە کە لە ناو پۆستە هەستیارەکانە لە ناو ئەنجومەنی وەزیراندا و ئەو شوێنانەی سڵتەی تەنفیزین ڕاستە لە ناو پەرلەمان ئەو پەیوەندی بە دەنگەکانی خۆمانەوە هەیە ئەمە دابەزێ و لە ڕووی چۆنایەتیشەوە بەمانای ئەوەی کە ئێمە چۆن کاریگەریمان هەیە لە سنعی قەرار لە بەغدا یعنی لەوە پێش ئەگەر سیر بکەی هیچ شتێک بەبێ کورتێنە ئەپەڕی بە تایبەتی مەسەلە حساسەکان لە تەشکیلبوونی حکوومەتیشە لە تەشکیلکردنی حکوومەت ئێمە ئەخیر حکوومەتی دووەمی مالیکی لە لای ئێمە تەشکیل بوو لە هەولێر و لە ڕێکەوتنی سۆفا کاتێکە لە نێوان واشنگتن و بەغدا ڕوویدا سەرۆکۆماری عێراق کە نمایندەی کوردی ئەکرد لە بەغدا ڕۆڵی میحوەری گێڕا بۆ ئەوەی لایەنەکان ئەمە بەلایەکەن هەروەها لە هەڵگیرساندنی جەنگە تائیفیەکانە کاتێک لە 2006 هەردوو مەزاری ئیمامی شیعی لە سامەرا تەقیەوە حتمما جەنابتان باگراوندی ئەوەتان هەیە لە دوای ئەوە جەنگێکی تائیفی لە بەغا و لە سامەرا و لە ناوچەکانە دروست بوو ئەوە بوو لایەنی کوردستانی و بە تایبەتی شخصی سەرۆک کۆماری عێراق طبعا تەمسیلی کوردیە کرد لەوێ ڕۆڵی گەورەی گێڕا بە شایدی هەموو لایەنەکان بۆ ئەوەی کە لایەنە ناکۆکەکانی شیع و سونە کە جەنگی تائیفی و باگراوندی مێژوویان هەبوو خلافێکی قوڵی مێژووی ئەویان هەبوو لەسەر دەستی کورد کۆتایی پێهات یعنی مەبەسمە بڵێم ڕۆلی کورد بەم شێوەیە بوو بەڵام من ئەمەوێ بە سەراحەت بە ڕوونتر بڵێم ئێمە وەکو لایەنی کوردستانی لەوە پێش بۆچی ڕۆڵمان بەهێز بوو بۆ ئێستا ونیە ئێمە لەوە پێش بەشێک بووین لە چارەسەرکردنی کێشەکان لە نێوان شیع و سونەدا لە عێراقا بەڵام بەداخەوە ئێستا ئێمە خۆمان بە شێوەیەک لە شێوەکان بووینەتە بەشێک لە کێشە بەشێک لە کێشەی لە ناو پرۆسی سیاسی عێراقیدا و ئەمەش ورتر ئەگەر خەڵکی متابع ئەزانێ من پێم وایە لە دوای مەسەلەی سەحبی سیقەوە دەستی پێکرد یعنی سەحبی سیقە لە مالیکی ئێمە کە ئەڵێن مالیکی واتە چۆن نوێنەری خۆمان بە نوێنەری هەموو پێکاتی کوردستان نەزانین ئەوانیش لەو کاتیان نوێنەرایەتی شیعەیە کرد ئێوە دەزانن ئێمە ڕێکەوتنمان هەبوو لەگەڵ لایەنی شیعیە ڕێکەوتنی هاوپەیمانەتیمان هەبوو بۆ بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی دوای سەحبکردنەوەی سونە ناو بایکۆتکردنی سونە لە پرۆسی سیاسی لە عێراق لە بایکۆتکردنی دەستور دەنگدان بە دەستور کورد و شیعە بە ڕێکەوتنێکی هاوبەش ئەمە یەک دووهەم
بەهۆی ئەو هەست و سۆزە مێژوویەی کە هەردوو لایەن هەیەیان بوو لە بە تاریخی دروستبوونی دەوڵەتی عێراقی وای کردبوو جۆرێک لە هاوپەیمانەتیمانە بوو. ئەم جۆرە هاوپەیمانەتیە ئەگەر لێرە و لەوێ جارجار کەلێنی تێئەکەوت بەڵام لە دوای مەسەلەی سەحبی سیقەوە ئەوان ڕوئایەکی تریاندا بە ئێمەوە تا ئێستش لەسەری ئەڕۆن. ئێستش من تەسەورم وایە حەیدەر عەبادی کە بەرپرسی مەکتەبی سیاسی حیزبی داوەیە و کە مالیکی ئەمینداری حیزبەکەیە بەو نەفەسە ئیش لەسەر ئێمە لە هەر چرکە ساتێکا سەحبی سیقەکە. ئێوە لەناو هۆڵی پەرلەمانە بوون، حکوومەتەکەی عەبادی تەشکیلە بوو و سیقەتان پێدەدا، تازە سەرکردایەتی سیاسی و لێرە لە کۆبوونەوەدا بوو. پرسیارەکە ئەوەیە ئێستا وای لێ هاتووە اینجا پاشان وترا کە وەزیرەکان دەست بەکار بوون ئەو کاتە بودجە و موچە دەگەڕێتەوە سولفەیە گەگرێ بە هەرێمی کوردستان. هەموو ئەم دیمەنە سیاسیانە دێن و دەڕۆن. 3 مانگدانرا سەرکردایەتی سیاسی کورد لە کاتێکە عەبادی هیچ شتێکی ئیمزا کردووە 3 مانگ بەرپرس بێ لەوەی کێشەکانی هەرێم و بەغدا چارەسەرکە. خۆی ئێمە لە ئەخیراویستم بگەمە ئەو مەرحەلەی لە قسەکانی پێشووترما کارگەشتە ئەوەی یعنی لەوە پێش بەبێ ئەمە هیچ شتێک نەکرا کارگەشتە ئەوەی شەوی متمانەدان بە عەبادی ئەوان لە ژوورەوە بوون 170 ئەندام پەرلەمانی لێ بوو ئێمە گوێنەرانی کورد لە دەرەوەی قاعی پەرلەمان بوون نیو سەعات چاوەڕێی ئەوەیان نەکرد کە ئێمە بزانین سەرکردایەتی کورد کۆبوونەوەکەی زەرگەتە بەکوێ ئەگا یعنی بێباکیێکی زۆر مەترسیدار دەستی پێکرد. ئێستا لە سیاسی بێمنەتە بەرامبەر کورد بەشداری بکەوە بەشداری نەکە. خوێندنەوەی ئەو شەوەی کە متمانە دراوە لە یەکەم هەنگاوی دەست بەکاربوونی عەبادیەوە ئەم خوێندنەوەیە خەتاکە بە سەرکردایەتی سیاسی و بەڕێوەبردننی شیعیە لە عێراقا یاخو خەتاکە سەرکردایەتی سیاسی کوردیشە. من پێم وایە خۆی ئەمە خەتا ینی با بڵێن خلافەکان چارەسەر نەکراوە. بۆ نمونە 30 ڕۆژ ئێمە دانرابوو بۆ مەسلەی دروستکرد تەشکیلکردنی حکوومەت لەو 30 ڕۆژەدا ئێمە وەکولایانی کوردستانی لەگەڵ وەفدی مفاوەزاتی شیعی و تەحالفی وەتەنی نەگەشتینە ڕێکەوتن ئەوە بوو سەرکردایەتی سیاسی کورد لای خۆیەوە بە مەرجێکی سێمانی خۆی لە لای خۆی بەبێ ڕێکەوتنی لایەنی بەرامبەر قەراریدا بەشداری کارە ناو حکوومەتەکە و 3 مانگدانێ بۆ ئەوەی چاودێریکردنی هەنگاوەکانی حەیدەر عەبادی بکە ئایا تا چەند دێت بەرەو پیری داخوازەکانی کوردەوە ئەو کاتە قەرارێکی ترە زۆر باشە ئینە سام خاڵە گرنگانە کاگەر دەڵان ینی کورد دایمە ئەو جوملەیە دەڵێ ئێمە دەمانەوێ پابند بین بە دەستورەوە لە چوارچێوەی دەستوری عێراقیدا چارەسەری کێشەکانی خۆمان بکەین. لە ساڵی 1925 لە مادەی شەشەم لە دەستوری عێراقی و کاتە لە مادەی شەشەمە دەڵێ هیچ جیاوازیەک لە نێوان عێراقیەکاندا نیە لە مافە لە بەرامبەریان لە ماف و ئیمتیازاتە گەرچی لە ڕووی نەتەوایەتی و دین و مەزەبی شۆ جیاواز بن. لە 1925 تا هەفتە کە مادەیەکی تر وەردەگرین کورد دنیایە مشکلەی بەسەرا هاو. لە دەستوری کاتی ساڵی 1970دا باز لە ماف و ئەرکی گەلانی عێراق دەکا و دەڵێ هیچ جیاوازیەکی نەتەوایەتی نەوت پێویستە ڕێز لە نەتەوە بژیرێ. لە دەستوری عێراقیشا بە هەمان شێوە لە 70 تا 2003 و 2005 دیمان چی بەسەر کووردا هاو. کورد ئێستا پابەندە بەم دەستورەوە دەستور نەسێکە نووسراوە نەسێکی مقدس نییە خەڵک ئیلتیزامی بە نەسی مقدسەوە نییە. اینجا چ نەسێکە نووسرابێ و خەڵک نووسیبێتی. لە دەرەوەی دەستور کورد دەتوانێت چی بکات؟ ماف چۆن دەسەنرێت؟ بێگومان ئێمە لێرەدا چەندین لە ناو دەستورەکەدا چەندین خاڵی تر هەیە کە ئەوانش گرنگە کە باس لەوە دەکا کە هیچ جیاوازی نییە لە نێوان عێراقیەکان لە ڕووی ڕەگەزەوە ئاینەوە لە ڕووی پێکهاتەی ئاینیەوە ئەو بابەتانە لە هەموو دەستورێکا دەنووسرێ بە تایبەت دەستورە دیموقراتیەکان جا بۆیە ئەوە مای دڵخۆشی نییە بەڵام بابەتێکە هەر وەکو عرفێکی دەستوری باسی لێوە دەکرێت ئێمە دەڵێن جیاکاری دەکرێت و جیاکاریەکەش بە شێوازێکی پراکتیکیەوە دەبینین کەوا بەرامبەر سونەکان ئەو جارە زیاتر عەتفیان هەبوو بەڵام بەرامبەر بە کورد هەمان جۆرە عەتف نەبوو هەمان جۆرە دەسەڵات نەدرا کورد تاوەکو ئێمە ماوەی 3 مانگەکەماندا بە حکوومەتی عەبادی بەڵام هەندێک خاڵ لێرە دەمەوێت ئاماژەی پێ بکەم لەوەی کەوا باسی لێوە کرا یەکێک لەوانە بریتی بوو لەوەی کە ئێمە ڕاستە تا ئاخر ساتەکان نەچوینە ناو هۆڵی ئەو هۆڵی ئەنجومەنی نوێنێران کە تایبەت بوو
بوو بە پێکهێنانی حکوومەتەکەی عەبادی بەڵام هەر لەو کاتێک کە ئێمە چوینە ناو هۆڵەکە جۆرێک لە گۆڕانکاری لە خیتابی سیاسی بەڕێز عەبادی ڕوویدا کە ئەویش هەر لەو کاتەوە بە شان و باڵی پێشمەرگەی گوت و باسی لە پێشمەرگە کرد و باسی لە سەرکەوتنەکانی پێشمەرگە و تەحالوفی عراقی لەگەڵ پێشمەرگە کرد بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر جا بۆیە چوونە ناوقاعی ئێمە تا ڕادەیەک وای کردکەوە لایانی بەرامبەر جۆرایلبی بەرامبەر بە کێشەکان و ئێمەش کە سێ مانگماندا دەستی حکوومەتەکەی عەبادی ئەو سێ مانگەیە بێگومان ڕاستە لەوانەیە ماوەیەکی زۆر بێت ئێمە نەمان دەویست زەختێک دروست بکەین زەختێکی فعلی بەهێز دروست بکەین کە خلالی ئەو سێمانگە عەبادی ناچارکەین کە کاگەر دەڵان ئەو سێمانگە یەکلایەنیە کورد سەرکردایەتی سیاسی کورد ئەمەی کردوتە پێشمەرج و مەرجەوە ئەم سێ مانگە یەکلایەنیە و خۆشەویستی یەک تەرەفیە خۆ عەبادی نەیوتووە من لە سێ مانگا چارەسەری کێشەکان دەکەم بەڵێ من لەگەڵتم کە ئەو سێمانگە یەکلایە نەبوو و ئێمە لایەنە کوردیەکان بڕیارمان لەسەرەوەدا کەوا سێمانگ بدرێتە حکوومەتەکەی عەبادی بەڵام لێرەدا ئێمە نەمانویست دەرگای گفتوگۆ دابخەین ویستمان دەرگای گفتوگۆ بەردەوام بێت بەڵکو تاوەکو ماوەیەکی تر گفتوگۆ بەردەوام دەبێت و دەگەینە ئەنجامێک ئێمە لەژێر زەختێکی نێودەوڵەتی بووین ناتوانین بیشارینەوە زەختێکی نێودەوڵەتی زۆر لەسەر ئێمەدا هەبوو کە ئێمە بەشدار بین لە حکوومەتەکەی عەبادی و ئێمە بەشدار بووین ڕاستە تا ڕادەیەک زەمانەتمان پێ نەدراوە بەڵام ئەو زەمانەتانەی کەوا بەڕێز عەبادی بۆ خۆی تۆماری کردووە لەسەر حکوومەتەکەی خۆی و کردیتیە کارنامەی خۆی بە پێی وەسیقە سیاسیەکەی کە لەسەر هەموو ئەندام پەرلەمانەکان دابەشکرا چەندین خاڵی تێدایە کە هەمووی گرنگە و باز لە چارەسەرکردنی کێشەکان دەکات بەشێکیان لەگەڵ هەرێمی کوردستان تێدایە کە چارەسەری کێشەی مادەی 140 ئەیمانگی ناردنی بودجە و موچەکە کێشەی پێشمەرگە و کێشەکانی تر کاگەدان ئەی ئەو مانگەی کە دانرا بۆ ناردنی بودجە و موچە بەڵێ سەبارەت بە بودجە و موچەکە هەر لەو کاتێک کە حکوومەت تشکیل دەبوو پێویست بوو لەسەر حکوومەتی عەبادی بەپێی وەسیقە سیاسیەکە لە فەوری تشکیلی حکوومەتەکەەوە سلفەیەک بۆ هەرێمی کوردستان بنێرێت و پاشی تێپەڕبوونی مانگێکی تر سلفەی دووەمیش بگات بە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام پاش ئەوەی کەوا دیراستێکی بواری دارایی عراق کرا و بانقەکانی عراقیدا کرا بینراکەوە بانقەکان تا ڕادەیەکی زۆر بێ پارەی کاشن واتە پارەی کاش لە ناو بانقەکانی عراقیدا نەماوە جا بۆیە لێرەدا حکوومەتەکەی عەبادی تووشی حالەتێکی عاجز بوو کە نەیزانی ئەو جۆرە پارەیە بە چ شێوازێک دابیم کا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مەهانەی ئەوە دەگرن بە بەردەوامی مەهانەی ئەوە دەگرن کە بە بەردەوامی کە دەبێت کێشەی نەوت و غاز چارەسەر بکرێت باشە بەڵام وەزیرێکی کورد لە کابینەکەی عەبادیە بەیان نووری ئاماژەی بەوە داوە کە نووسوێتی دەڵێت کێشەی موچە و بودجە بەم زوانە چارەسەر ناکرێت چونکە وەزعی دارایی عێراقیش خراپە دێنە سەرم لایەنە گرنگە دکتۆر اختیار بۆ لایەنێکی تر نەخوێنینەوە هەندێک لە چاودێرانی سیاسی و میدیای عەرەبی باز لەوە دەکەن کە عنتەریاتی کوردیشە لە بەرامبەر بەغدا بۆدان بەوە دانەنین کە ئێمە لە سیاسەتی نەوتیدا فەشەلمان هێنا خۆی لە ڕاستیدا هەموو میدیای عەرەبی ویان با بڵێن ئەوانەی کە خوێنەوە بۆ ئەوەکان ڕەنگە دیوێکی بە شێوەیەکی تر ببینین و واقعی مەسەلەکەش بە شێوەیەکی تر ببینین ئێمە بە هەموو شێوەیەک بە هەموو شێوەیەک یعنی بە سەراحەت قسەیە بکەین ئەگەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان شەفاف نییە ئەگەر سیاسەتی هەرێمی کوردستان نادەستوریە ناشەرعیە و ناقانونیە هەموو ئەمانە ناکاتە ئەوەی کە حکوومەتی مرکزی و شخصێک بە ناوی نووری مالیکیەوە بێت موچەی هاوڵاتی ببڕێ ئێمە دەزانین زۆر جا لە پەرلەمانیشا ئەمە باس کراوەتەوە و ئێمە هەر فرسەتێک هەبوو بێ ئەومان و پرسیارەمان کردووە وەزیری دارایی بان کرا پێش دەست بەکاربوونی عەبادی وەزیری دارایی پێشووتر بان کرا بۆ پەرلەمان لەوێ پرسیاری ئێمە ئەوە بوو یەکەم بە چ دەستورێک بە چ قانونێک و بە چ مادەیەک بە چ تعلیماتێک لەلایەن جەنابەتەوە پێمان پیشان بدە کە وای کردووە موچەی خەڵک ببڕێ وتی بە شەفەیی بڕاوە ئەمە لە چی قانونیەک و لە چی دەوڵەتێکی موسساتیە هەیە بە شێوەیەکی شەفەیی موچەی هاوڵاتی بڕێ خاڵی دووهەم باشە خاڵی دوم چکەمە پێوەستە بە خاڵی یەکەمەوە ئەی لەکوێی دنیادا هەبووە نەوتی بەسرا خەڵکی بەسرا ئیسیفادەی لێ نەکاو بفرۆشیە بیرێ بە
خەڵکی هەولێر و سلەیمانی لە بەرامبەردا نەوتی هەولێر و سلەیمانی نەدرێ بە خەڵکی ئەمە سیاسەتیشی ئەو لاشە ئەمە کێش یەکێکە لە کێشەکان ئێمە بنویستم ئەو تەواوی بکەم و لە هەمان کاتیشە بە ئەوەی مەسلەی دارایەکە تەواوکەم ئێمە ئەوەمان وتوەتەوە مهندسێک پزیشک مامۆستا فەرمانبەر هەموو ئەو فیانێکە لە کرێکارێک لە کوردستانە کە موچەخۆرن چ زەنبیان هەیە ئەگەر ئێوە خلافێکتان هەیە لەگەڵ حیزبێکی دیاری کراوە لەگەڵ حکوومەتیش تەنانێت لەگەڵ شخصێکی دیاری کراو کە زۆر جار دەوترا کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بە شخصە نەکراوە ئەمانە چ زەنبیانەیە لەسەر جادە زۆربەی ئەمانە ڕەنگە هەر پارتی نەبن هەر یەکێتی نەبن هەر گۆڕانە بەری لایەنێک نەبن لە ناو کوردستانە معارەزەیش بن و معارەزەی ئەو حکوومەتی هەرێمەش بن بەڵام ئێوە قوتی ژیانی ئەوانتان بڕیوە بێگومان ئەمە مەسلەیەکە بە شێوەیەکی ناحەقی بەسراوەتەوە بە مەلەفی نەوتەوە ئەمە ناکاتە ئەوەی کە بڵێن ئێمە لە سیاسەتی نەوتە سەرکەوتوو بووین من پێم وایە مەسلەی نەوت و سیاسەتی نەوت پێویستە جارێکی تر مراجعی پێدا بکرێتەوە بە شێوەیەک لە چوارچێوەی دەستوری عێراقیدا و لە چوارچێوەی ئەو ڕێوشوێنانەی کە لە وەزارەتی نەوتی عێراقی و لە دەستوری عێراقی و لە حکوومەتی مەرکەزیە هەیە لێرەوە ئێمە بتوانین کێشەکانمان چارەسەر بکەین وێ بە نەتیجە دەرکەوت لە ماوەی ڕابردوودا ئەو ڕێگەی تر کە گرتبوومانە بەر ڕێگەیەک بوو نەیتوانی نەجاحەت بهێنێ و ڕێگەیەک بوو یعنی زۆر جار ئەوان لێمانە پرسن باشە ئێوە کە نەوتیشتان فرۆشتووە ئەی بۆچی پارەی نەوتەکە نایەن بەبووچە بۆ خەڵک ینی ئەوە خەریکە وای لێ هەرچی ئەندام پەرلەمانی عێراقی کە کوردن و بانگ دەکرێت تەنها یەک پرسیارە لە چوارچەوە یەک پرسیار و یەک خەم و یەک مشکلەتانەیە کە ئەوەش مەسلەی نردنی بودجە و موچەیە لە کاتێکا مادەی سەڵچر خۆت لە وتارەکەدا ئاماژەت بۆ داوە کە دەبواە سیوێکی 2007 هەرسێ قۆناغی جێبەجێکدا مادەی سەڵچر مەسلەی نەوت و گاز مەسلەی پێشمەرگا هەموو شتەکان قۆرق بۆتەوە کورت کراوەوە لە مەسلەی بودجە و موچێ ئەمە فەشەلی مفاوەزات و فەشەلی سەرکردایەتی سیاسی کورد ناگەیەنێت من پێشەوەی کە باسی مەسلەی فەشەل و ئەوانە بکەین بیرمان نەچێ مەسلەی موچەی خەڵک بژێوی ژیانی خەڵک مەسلەیەکی وا ئاسان نییە ئێمە بۆیە ناتوانانی خۆمانی لێلادەین یعنی مەسلەیەکە ڕاستە و خۆ پەیوەندی بە یەک بەیەکی هیچ تاکێک نییە لە کوردستانە تەنانەت ئەوانەی موچە خۆریش نین مەسلەی موچە و بودجە پەیوەندی بەوانیشەوە هەیە نەکار بە موچە خۆرەکانەوە پەیوەندی بە جوڵەی بازرگانی و اقتصاد و بازار و هەموو ئەو پرۆژەی ئیسیسمارات و دواکەوتنی گەشە سەندن لە هەرێمی کوردستان دروستکردنی قوتابخانە باخچە حەزانە هەموو ئەمانە لە بەغدا پێوتین ئەمە شتێکە وەکو هەرێمی کوردستان تووشی فەشەلی سیاسی و فەشەلی اقتصادیە نم لە ڕێی ئەمە خلافاتی سیاسیە یعنی با من ئەگەر مەجالێک بدەیت ئەمە وثيقة الاتفاق السياسي بين الكتل السياسية أما أو وثيقية كحيدر عبادي بلاوي كروتوا لما دي حفيما 17 أجر مجال بدود يربخوين على تمهيدا لحل الخلافات العالقة بين الحكومة الاتحادية وحكومة إقليم الكردستان في ملفي الموازنة العامة وتصدير النفط بس يوتي وبيكو تلتزم الحكومة الاتحادية من جهتها فور المصادقة على تشكيلتها الجديدة في مجلس النواب إطلاق سلفة لحساب إقليم كردستان وتلتزم حكومة إقليم الكردستان من جهتها أيضا بالمباشرة بتسليم كميات النفط المنتج من حقول الكردستان لتصدير عبر وزارة النفط الاتحادية. السقف الزمني شهر واحد سقف زمني كيشي بودانا وكواتا علي روا إيما هرشان يقصب كين هرشان يستري خومان بيوشيني بلين وزير كان بابرون پارەکە دێ بڵێن وڵا مفاوەزات بڕوا پارەکە دێ بەیانی زۆر جار ئێمە پێش جەژن باسی ئەوە زۆر ئەکرا بە هاتنی جەژن ئومێد دەکرێت کە سورفەیەک بێت و وەکو جەژنانەیەک و خۆ ئەمە مەسلەی خێرکردن نییە بە خەڵک ئەمە خلافاتێکی سیاسیە و ڕاستە و خۆ زۆر بەڕوازەحی لە کارنامەکەی ئیتفاقی سیاسیە عەبادی پێمان ئەڵێ کە مەسلەی موازنە بەسراوەتەوە بە تەصدیری نەفتەوە زۆر باش و پێویستە لە ڕێگەی هەموو حەق لە کوردستانەکان لە ڕێگەی وەزارەتی نەوتی عێراقیەوە بێ زۆر باش مانگێکیشی بۆ داناوە مانگەکە هیچ نەکراوە کەواتە ساڵێکیش ئەگەر وا بێ هەری بەرەوە زۆر باشە کاگەر دەڵان لایەنێکی تر لای وایە ینی بۆ چوونەکەش وایە کە سیاسەتی هەڵەی خۆمان بە تایبەتی سیاسەتی نەوتی ئێمە شکستمان هێناتیایدا تەنانەت سەرۆشی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق نووسوێتی شکستمانێنا لەم سیاسەتەدا
بۆ خەتاکە تەنها خەتای عەبادی و عەقڵێتی سیاسیە بۆ خەتای خۆشمان نییە لە هەولێر سەرکردایەتی سیاسی و لە مامەڵەکردن لەگەڵ بەغدایە هەم لە پەیوەندی سیاسیە و هەم لە مەسەلەی نەوتە فەشەلی هێناوە. سەبارەت بە دۆسیی نەوت من هەندێک تێبینیم هەیە لەسەر دۆسیی نەوت ئێمە هەندێک لە برا عەرەبەکان بە تایبەت لایەنە شیعیەکان دەمەوێت پێشەوەی باسی نەوتەکە بکەم باسی پەیوەندی نێوان کورد و شیعە بکەم وەکو هاوڵاتی وەکو شەعب نەک وەکو سەرکردە سیاسیەکان. هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانی شیعە گفتوگۆم لەگەڵیان کردووە ئاماژەیان بەوە داوە کە برایانی شیعە تا ماوەی 2 ساڵ پێشێستا یاخود ساڵێک پێشێستا ئەگەر هات و کوردێکیان دەبینی دڵیان پێخۆش دەبوو و دۆستایەتیان دەکرد و مامەلەیان لەگەڵی دەکرد بەڵام لە خلالی ئەو 2 ساڵەی پێشوو ڕوانگەی شیعە بەرامبەر بە کورد گۆڕا. بێگومان ئێستا زۆربەی ئەو ئەندام پەرلەمانانەی کە شیعەنەوە ئێستا لە ناو پەرلەمانی بەغدادان زۆربیان بەو شێوازە دەنگیان کۆ کردوتەوە کە دژایەتی کورد بکەن لە ناو پەرلەمان و شەڕ لەگەڵ لایەنە کوردەکان بکەن. جا بۆیە ئێستا ڕوانگەی شعبی شیعە گۆڕاوە بەڵام بەرامبەر بە شعبی کوردی ئەوە مانایەکی بەڵام کاگە بەڵام بەر لەوە هۆکارێک لە هۆکارەکانی سیاسەتی نەوتی عێراق بوو. لێرەدا ڕادەگرم بۆ خاڵێکی گرنگ چکە پەیوەستە بۆ خاڵی تۆ بەڵام بەشێک لە حیزبە سیاسەکانی لایەنە شیعەکانیش باز لەوە دەکرا کە لە هەولێرەوە هەندێک لایەنی تونڕەوی سونی هان دەدران بۆ بەگژاچوونەوەی ئەوەی پێی دەوتێ حکومەتی عێراقی. کاک دکتۆر بەختیار شاوێسی ژاماژەی بۆ تا مەسەلەی سەقبی سیقە لە نووری مالیکی بۆ خۆی ئەمەش دیسانەوە درزێکی خستەوە نێوان لایەنی شیعە و لایەنی کورد. کەواتە خەتاکەش بەشێکی خۆمان نیە لە مەشە. بەڵێ من دەڵێم ئێمە هۆکارێک بووینە لەوەی کەوا بەڕێز نووری مالکی لە دەسەڵات لا بچێت و هۆکارێکی گرنگ بووین بەڵام تاکە هۆکار نەبووین بەڵکو هۆکاری نێودەوڵەتی هەبوو و هۆکاری ناوخۆیش هەبوو. ئێمە نەدەکرا ئەو هۆکارە تەنها بخەینە سەر لایەنی کوردی و بۆ ئەوەی دژایەتیەک لە نێوان هاوڵاتیانی شیعە و هاوڵاتیانی کوردی دروست ببێت. جگە لەوەش هەموو هاوڵاتیانی شیعە ئێستاوا تێگەیەنراون کەوا نەوتی کوردستان بۆ کوردستانە و نەوتی بەسڕاش لە بۆ کوردستانە سەتا حەفدەکەی. من دەمەوێت ئەو خاڵە ڕاست بکەمەوە نەخێر ئێمە لە هیچ کاتێکدا ئاماژەمان بەوە نەداوە کە نەوتی کوردستان تەنها بۆ کوردستان بێت نەخێر. ئێمە کە باس لەوە دەکەین نەوتەکەی خۆمان بۆ خۆمان بفرۆشین و بۆ خۆمان ئیدارەی بکەین مەبەستمان لەوە ئەوەیە سەتا حەفدەکەی خۆمان لە بودجەی عێراقدا زامن بکەین چونکە هەمومان دەزانین کە حکوومەتی عێراقی لە چەندین ساڵی ڕابردوودا تەنها سەتا دە یان دە و نیو لە بودجەی گشتی بۆ هەرێمی کوردستانی ناردووە کەچی لە ناو پرۆژەی بودجەکەدا لە ناو یاسای بودجەکەدا تۆمار دەکرا کە سەتا حەفدە مافی هەرێمی کوردستانە. جا بۆیە ئێمە کە ئاماژەمان بەوەی دا و سیاسەتەکەمان لەوە بووە کە ئێمە نەفتی خۆمان بۆ خۆمان بفرۆشین مەبەستمان لەوە بووە کە تەنها سەتا حەفدەکە زامن بکەین بۆ خۆمان نەک هەموو نەوتەکە بۆ خۆمان. ئێمە دەمانوێت ئەو بابەتە ڕوون بکەینەوە بۆ هەموو خەڵکی خۆمان بۆ هەموو خەڵکی عێراقدا ینی مەبەستەکەم نەوتی خۆمان بۆ خۆمان نییە و نەوتی بەسڕاش بۆ خۆمان بی نەخێر نەوتی خۆمان و نەوتی بەسڕا هەمووی ملکی عێراقە بەڵام ئێمە دەمانوێت سەتا حەفدەکەی بۆ هەرێمی کوردستان زامن بکەین. زۆر باشە. دکتۆر بەختیار پێشووتر کورد یاریکەرێکی سەرەکی بوو لە حکوومەتی عێراقیدا وتمان کێشەکە کێشەی جەعفەریە جەعفەری لاچوو وتمان مالیکیە مالیکی لاچوو عەبادی هاو ئەی بۆ نەڵین کێشەکە پەیوەندی بە خۆشمانەوە هەیە. کورد لە یاریکەرێکی دیاری ناو ساحەی سیاسی لە میسیەوە بۆ بە کەسێکی زۆر ئاسایی و احتیاط ئەم شەوی ژاریە بۆتە کەسێک و احتیاط ڕەنگە هەڵسێ و هەڵنەسێ و گۆڵێ بکا و گۆڵێ نەکا. پرسیارەکە ئەوەیە پێدوانی ئێمە خەریکە ئەبین بە کۆمبارز لە ناو ساحەی سیاسی و مەشهەدی سیاسی عێراقیدا. ئەزانی خۆی با ئێمە ئەگەر ڕوئیاکەوا بێ ئێمە هەموو کێشەکان خۆمانین ڕوئیاکی من وا بزانم پێم وایە سەلیم نییە یعنی با ئەوە بخوێنینەوەەوە بیشزانین کە ئێمە مەسلەیەکی کوردیە ڕێ لەو قوڕارە و تۆزە هەڵەسێ ئێمە لە ناو عێراقدا ڕەنگە هەر ئەو نە ئەوەمانە بێ من زۆر جابی لەوە کەمەوە لە 2023 ئێمە زیاد لە قەبارەی خۆمان پێدرا بوو ڕەنگە لە هەندێک حاڵەتە وا بێ و فراغی سونەکانیش کاریگەری هەبوو بوو و لەبەرەوە ئەم ڕوئیای ڕوئیاکی باش نیە هەموو کێشەکان ئێمە بین. ئێمە
ئەبێت بە شێوەیەکی عقلانی ڕەخنە لە هەندێک سیاسەتی خۆمان کە ئەگەر غەڵەت کەوتونێتە غەڵەتەوە بەرامبەر بە بەغا ئەوانەدان بەوانەدا بدەین بە مەبەستی چارەسەرکردنی نەک بەبەستی تەشیرکردن و ناوزڕاندن و شتێکی ترجووکە ئێمە بەڕاستی لە بەرامبەر بە بەغایە ئەو هەموو کەسی ئینکای لەوە نیە یەک دەنگ و یەگەڵ وێست بەڵام بەشێکی زۆریشی ئێمە دەزانین من دایمە ئەو قسەیەم کردوەوە ئێستا عقڵەتی باسیزم بەردەوام لە عێراقدا هەیە باسیزم لە پەرلەمانی عێراقیە لە ئەنجومەنی وەزیرانەیە باسیزم واتە کولتوری بەعز واتە فەرهەنگی بەعز واتە ڕوئیای بەعز ئەوەی کە پەیوەندی بە فیدائیەکان و ئەوەی کە قوواتی باسی ئەمانە ڕووخا پارە و مڵک و ئەوانە بەڵام باسیزم بریتە لە عقلی باز عقلی باس ئێستا لەگەڵمانە لە تەنیشمانە دانیشتووە لە پەرلەمانی عێراقی لە ئەنجومەنی وەزیران هەیە باشی ئەبێ با متەدەئین بێ نازانم با لە سەروەختی معارەزەی شابوو بێ بەڵام ئەو جۆرە کولتورە پێت ئەڵێ ناتوانێت بە ئاسانی هەزمی قەومێتێکی تر بکات لەبەرەوە لە زۆر شوێنی سونە هاتۆتە ناو مەیدانی سیاسی عێراقیەوە بۆیە ئەو پێگەی کۆن ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان کەمتری کردبێتەوە لە کاتێک کە شارعی سونی ئەوانە نوێنەرایەتی ناکەن کێسا لە پەرلەماندا وەکو خۆیان دەڵێن بەشێک لە ناوچە سونیەکان کەوتووە و بەشێک لە ناوچە سونیەکان تەئید و پشگیری داعش دەکەن و بەدەست داعشەوەیە ئەخر خۆی پشگیریکردنی داعش کاردانەوەیە نەک شتێکی طبیعی بێ ینی ڕەتفعلێکە بەرامبەر بەو سیاسەتەی کە لە ڕابردوودا خودی نووری مالکی بە تایبەتی و هەندێک لە نزیکەکان لە ناو شیعەدا بەرامبەر بە تەصفیەی سونە ئەیان گرتە بەر وعنی سیاسەتێکیان کرد بوو کە تەهمیشکردنی تەواوی لە ئاسی جەماوەریجا نەک لە ئاسی سیاسیدا ئەیانویست سونەکان ئەوەکەن ئێستا کە داعش هاتووە بێگومان دوژمنی مالکیەوە من ئەمەوە بڵێمەوە بەردەوامەوە تاکید هیچ هێزێک مالکی لا نەبرد نا گوشاری سیاسی بوو نە هێزی ناوخۆیی بوو نە ئەمریکا بوو نە کوردیش نە کورد بوو نە ئێران بوو تاکە هێز کە مالکی لا بربریتی بوو لە داعش هاتنی داعش کارێکی کردجارێکی تر مالکی یعنی ئەو تەسەوری ئەوەی ناکرد داعش لە دەی شەشا داغڵی موسڵ و عێراق و ئەوانە بوو بە شێوەیەکی بەربڵاو ئەوانە خطابەکانی چەند ڕۆژێکی پێش ئەوە بوو کە من 700,000 دەرنمی هێناوە لە عێراقا نەک ئەو ڕازیش نەبوو نووری مالکی ئەگەر گوێ لە ئەرشیفەکانی بگری ڕازی نەبوو حکوومەتی شەراکەتیش دروست بێ بەرنامەکەی وابوو کە حکوومەتێکی ئەغلەبیەی سیاسی لە ناو سونەکانە کێ لەگەڵ پرۆسەی ئەوەی کە خۆی ئێوێ لەگەڵ بە هەما شێوە لەبەرەوە ئەم جۆرە تەسەورانە ئەبێ بە ڕوئایەکی تۆ بێ و من پێم وایە وەکو ئاماژەم بۆ کرد ئێمەش ئەتوانین ئێستش کات ماوێتی ئەتوانین چارەسەر بۆ کێشەکەینەوە بەڵام ئەم جملەی ئەخیرە ئەم جملەی ئەخیری تۆ دەکەم بە پرسیارە لە کاگەر دەڵان کات ماوێتی بۆ دۆزینەوەی کێشەکان یان هەمانە و پرسیارە بکەینەوە ئێمە کۆمبارسین ئێمە احتیاطین ئێمە دانیشتوین خواخوامانە حەکەمی هەڵمان سێنێ بۆ ناو یارێکە یاخود لە ناو یارەکەین بەڵێ ئێمە نابێت لێرەدا هەست بۆ بکەین کە ئیتر چارەسەری کێشەکان ناکرێت نەخێر ئێمە هەرگەشت بینین و تەسەوری ئەوە دەکەین کەوا کێشەکان هەرچەندەکە تاخیر بێت و ماوەی بەسەردا بچێت بەڵام کێشەکان بەرەو چارەسەربوون دەچێت چونکە وەزعی عێراق ئێستا لە وەزعێکی ئەوەدانیە کەوا لایەنەکان زیاتر لە خۆی دوور بخاتەوە بەڵکو بە هەمان شێوە عێراق دەیەوێت هەموو لایەنەکان لەگەڵی دابن و بەڕێز عەبادی یەکەم تەجروبەیەتی لە سەرۆکایەتی حکومەت بۆیە من تەسەوری ئەوە ناکەم کەوا هەوڵی ئەوە بدات کێشەی تر دروست ببێت چونکە حکومەتی پێشتر بە بەردەوامی کێشەی دروست دەکرد بۆ ئەوەی کێشەیەک لە بیری تۆ بباتەوە هەروەک لە سەرەتای بەرنامەکە بەڕێستان ئاماژەتان پێدا کە بۆچی ئێستا ئێمە هەموو کێشەکانی نێوان هەرێم و بەغدامان لە یاد کردو و تەنها کێشەی بودجە و موچە باز دەکەین کێشەی خاکمان لە یاد کرد کێشەی پێشمەرگەمان لە یاد کرد کێشەی نەوت و گازمان لە یاد کرد بەڵام ئێستا تەنها تەرکیزەکە لەسەر بودجە و موچەیە بەڵێ بەغدا بە بەردەوامی دەیەوێت کێشە دروست بکات چونکە کە کێشەیەکی تر دروست دەکات بۆ تۆ وات لێ دەکات کەوا کێشە سەرەکیەکەی خۆت لە یاد بکەی و هەموو تەسەوڕەکانت بۆ ئەو لا نەبچێت لە هیچ حکوومەتێکی دنیادا نەبووە حکوومەتی ئیتیحادی بتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێمێک لە هەرێمەکانی خۆی ببڕێت تاکە حکوومەت لە هەموو جیهاندا ئەوە بوو کەوا لە عێراقدا ڕوویدا
بۆیە ئێمەش تەوەقعی ئەوەمان نەدەکرد وەکو هەرێمی کوردستان کە بڕیارێکی وا لە بەغداوە دەربچێت هەروەک برای بەڕێزم کاک بەختیاریش ئاماژەی پێدا ئەو بڕیارە بە بڕیارێکی شەفەهی بووە و ئێمە تاوەکو ئێستا چەندین زەختمان دروست کردیە لە پەرلەمانی بەغدا و بەڕێزیشان ئاگادارە کە هەتا پێشی جەژن ئاخر بەیاننامە کە تایبەت بە سەرفکردنی بوو دەڵێ ئێمە پێشبینی ئەومان نەدەکرد بوجە و موچە ببڕێ یعنی چۆن سیاست لەسەر ئەساس و بنیادی پێشبینی و تەوەقع و نیەت و نیەتکاری و داخوازی و داواکاری دروست دەکرێت لەسەر ئەساسی مەسلحە و مەسلحەی مشتەرەک بەغدا هیچ پەرژەوەندیەکی ماوە لە هەولێر بێگومان بەرژەوەندی ماوە ئێمە ئەوە لە یاد نەکەین کە ئێستا هەولێر فاکتەرێکی گرنگە بۆ بەغدا و هەولێر توانیوێتی لە ڕێگای هێزەکانی پێشمەرگەوە بەشێکی زۆر لە خاچی عراقدا بپارێزێ کە ئێمە ڕاستە ئەو منطقە مەناطقی متەنازعە بینی هەرێم و بینی بەغدا بەڵام ئەوە هەرێمە و ئەوە پێشمەرگەیە کە دیفاع لەسەر ئەو شوێنانە دەکاوە تەنانەت یەک تاکە فەرمانبەری یاخود جەیشی عراقی لە هەرێمی کوردستاندا نییە وەک پاڵپشتێک زۆر باشە بۆ پێشمەرگەی کوردستان زۆر سپاسەکەم کاگەردەڵان ناکرێت ئەوە لە یاد بکرێت زۆر سپاسەکەم دکتۆر بەختیار دیمەنی سیاسی لەناو پەرلەمانی عێراقی جەنابە دەندامی پەرلەمانی دیمەنێکە لە ساڵحی کوردە یاخود وردە لە دۆستەکانمان هاوپەیمانەکانمان کەمتر دەکاتەوە بەس خۆمان بە تەنیا دەمێنینەوە ئەزای خۆی لە ناو پەرلەمان بێوە لە ناو ئەنجومەنی وەزیران بێ ئەگەر بێتە سەر ژمارە هەموو کلایەکە زانێت کە ئێمە کەمینە ناو پەرلەمانە یعنی پەرلەمانی عراقی 320 ئەندامی هەیە ئێمە بە هەمومانەوە 62 ئەندامین ئەگەر بێتە سەر مەسلەی یعنی بۆ منە پرۆژە قانون ئەگەر بێتە ناو پەرلەمانەوە هەر هەموو ئەندام پەرلەمانە کوردەکانێکی دەجارش قسەی لەسەر بکرێ قسەکانی ئێمە زۆر منطقیش بن و لە مەسلحەتی هەموو عێراقیەکانی شابن کە هاتە سەر دەمدان ئەگەر ئەوان ئیتفاقیەکمان نەبێ لەگەڵ ناوایان لەگەڵ پێکەوە کۆ نەبینەوە بێگومان دەنی نادەنێ دۆڕین لەبەر ئەوە لە ناو عێراقدا بنیادی عێراق و پێکاتی عێراق بە پەرلەمانەوە بە ئەنجومەنی وەزیرانەوە حتا بە سەرۆکایەتی کۆماریشەوە هەمووی لەسەر ئەساسی تەوافق دامەزراوەتەوە عێراق کە لەبەرەوەی پێکاتێکی وایە ئەجا کە بێتەوەی ئێمە وردە بەرەو ئەوە دەچین ئەمە یعنی تۆ ناتوانانی بەو مطلقی قسەی لەسەر ئەوە بکەیت کە ئێمە چکە تا ئێستا ئەگەر بتەوێ و نەتەوێت ئێمە تا ئێستا هیچ پرۆژه یاسایەکی گرنگ کە شوێنی نیقاش و ئەوانە بێ نهاتوەتە ناو پەرلەمانەوە ڕەنگە لە ئایندێکی نزیکە مەسلەی موازنەی 2004 ئەو لیژنەیە کە دروست کراوە بیهێنێتەوە بۆ پەرلەمان ئەمەیش بێگومان هەر ئەبێت تەوافقی لە ڕێکەوتنی لەسەر بکرێت لایەنی کوردی ئەگەر ڕێکەوتن نەکرێ یێنە دەرەوە بەژاری ناکەین و دەم نادەین لەینەکە دۆستەکانمان لەنا ئەو هۆڵەدا کە لە پشت تۆ هەیە وێنەکەی دۆستەکانمان زیاد بوون یان کەم مەکەن من تەسەورەکەم ئەوە ئێمە خۆمانین ئەتوانین دۆست بزانین زۆرن یان کەمن یعنی ڕەنگە لە مۆقیفێکە هەبێ مەجموعەیەکیان لەگەڵمانابن یعنی مەشهەدی ناو مطلقاً قسەکردن بڵێ ئەمە کۆنکرێتی ئەوەندە دۆستم هەیە و ئەوەندە دوژمنم هەیە و ئەوەندە ناحر هەیەە کەمەکەمە خۆی یەکلایی کردوێتەوە و بەردەوام لەسەر کورد ئیشەکە و ئەوانەوە ڕەنگە ئەمە حملەیەکیش بوو بێت بۆ مەسلەی دەنگکۆکردنەوە و تای هەڵبژاردن هێشتا بوونی مابێ بەڵام تۆ مطلقاً ناتوانانی یعنی بۆن منە کەیسێگێتە ناو پەرلەمانەوە بەشێک لە سونەکان لەگەڵیان و بیریشمان نەچێت ئێمە وەکو کورد وەکو چۆن لە ناو خۆمانە چەند کوتلەیەکین و ئەو فراکسیۆنە کوردستانی کە پێگاتووە لە 5 حیزبی سەرەکی بڵێن لە کوردستانە کە ئەوانش بەدەیان حیزب و لیستن و کەسایەتین و لە ناو هینەکانە یعنی لە ناو خۆشیانە ئەوەندە ڕێک نین ئەوە لە ناو خۆتانە ڕێکن ئێمە زۆر بە بەراورد بە شێعە بە سونەت لە هەموویان تەشەنوجات و ئەو ململانیانەی نێوان لایەنە سیاسیەکانتان بۆ ناگوێترێتەوە بە بەغا ئەوەی کە لە کوردستان هەیە ئەوەی لە کوردستان هەیە تا ئێستا زۆر بەکەمی گواستراوەتەوە یعنی زۆر خۆشحاڵانە ئەتوانم ئەوە بڵێم کە هەرچەندە بۆنمونە لە ماوەی ڕابردوودا سراعێکی تونت بە ئێستێشەوە لە ناو پارێزگای سلێمانی لەسەر ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە کە بتوێنێتەوێ هەندێک تەسیراتی ئەوە گوازرێتەوە یعنی بە نەتیجە ئێمە هەمومان کادیر و نمایندەی حیزبێکەکەین لە ڕێگە حیزبەکان و نمایندەی هەموو خەڵکی کوردستانەکەین لەبەرەوە زۆر جار هەیە ئەمە یعنی لە 4 ساڵی ڕابردوودا ڕەنگە ڕوویدا بێ بەڵام تا ئێستا بۆ شێوەی نەبووە چکە من پێم وایە هەموارێکێک لە ئێمە کە ئەچێتە بەغا لەسەر کورسەکە دانیشێ هەستەکە کە مەسلەی نەتەوایەتی مەسلەی مافەکانی
خەڵکی کوردستان مەسلەی ئەو خاڵانەی کە بەلای ئێمە و گرنگن لە دەستوردا ئەمانە هیچ کەسێک ناتوانێت خۆی لێرادا هیچ لیستێک ناتوانێت لەم ڕێڕەوە گرنگە دکتۆر تاکی لە بەغدا دەمێننەوە ئەوە ناتوانێت قڕای لێدەین ئەوە ئێمە کە چوونەتەوە بۆ بەغدا بۆ ئەوە چوونەتەوە بۆ بەغدا شەڕ لەسەر مافەکانی خەڵکی کوردستان بکەین و ئەم حاڵەتی کە هەیە بۆ نمونە ئەم سێ مانگەی کە ماوە من پێم وایە من دوێنێش پەیامێکم نارد هە لێرەشەوە ئەم پەیامان ئێرمەوە جارێکی تر لە ڕێگەی نارتیەوە ئەم پەیامە بۆ بەشدار بۆ بەڕێزەکانی گردی زەرگەتەیە ئێمە بەردەوام دوای کات کەوتوین لە مەسلەی مادەی 140 لە مەسلەی تەسلیحاتی پێشمەرگا کە قانونی ئەبا لە 2007ەوە هەموو جارێ وتومانە ئەم ساڵنە ئەو ساڵ ئەم کاتنە ئەو کات لێرەوە پەیامی من ئەوەیە زیاتر لە 45 ڕۆژ تێپەڕی واتە لە نیوەی کاتی ئەوەی کە دیاری کرابوو وەکو شەرتێک وەکو سەرکردایەتی کورد تکایە ئەم جارە با ئێمە پێش کاتکەوین ئەگەر پلانی تر هەیە ئەگەر خیاراتی تر هەیە لە ئێستەوە چکە کات لە مەسلحەتی ئێمە نیە چکە دوای خەڵک لێمانە پرسێ چیتان کرد کە بەردار بۆ ئێوە بڕیارە ناکەن بۆ ئێوە نابنە ناو لیژنەی باڵای مفاوەزات لەگەڵ لایەنە سیاسیەکاندا کەسانێک لە دەرەوەی ئێوە لە مەکتەبی سیاسی و جڤات و لقەکانەوە ئەو مفاوەزاتانە ئەو پەیوەندی بە حیزبەکان خۆیانەوەیە و ئەندام پەرلەمانی ژێ لەگەڵمانەکە ئەندامی وەفدی دانوستان کارە کاک محەممەد مشکیلە ئەوە نییە کە منم تۆی کێ بەڵام لایەنە شیعەکان ئەمە ناکەن لایەنە شیعەکان ئەوانەی کە لەناو پەرلەمان و دەنگ و سەدانێ دێنن ناو مفاوەزات و ئاگاداری ئەو جۆ سیاسی من حەزەکەم یەک ملاحەزە بڵێم لێرەوە یعنی ملاحەزەیەکی گرنگ لایەنی شیعی ئەوان زۆر بە ئیهتیمامەوە ینی قورسایی خۆیان چڕەکەرەوە ناو پەرلەماندا زۆربەی سەرکردە باڵەکانی ئەندامی پەرلەمان لەگەڵی مادانیشت بەڵامی مەسەرکردەکانمان خۆیان بە باڵاتر نبینن لە پەرلەمان نا مۆزوع خۆ باڵاکردن نییە من پێم وایە مۆزوع ئەوەیە ئەوان یعنی ئێمە لەبەرەوەی خۆمان قوارێکی خۆمانمانەیە حاڵەتێکی تایبەتمەندە لەبەرەوەی لە چوارچێوەی فیدراڵە ئێمە حکوومەتمانەیە پەرلەمانمانەیە وەزعێکی شوناسێکی تایبەتمانەیە ڕەنگە پەیوەندی بۆ بێ بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەکرێ ئەمە لەمە دوا ڕاجعی ئەم لایەنێتەوە دکتۆر یەک دێر موچە بەم زوانە دەگات ئەگەر هەواڵی دڵخۆشکەرە پێنیە بڵێن نۆ کۆمنت نۆ کۆمنت سپاس هەمیشە میوانی ئەنارتی بن بۆ تاوتۆکردنی مەلەفە گەرمەکان.